بێگومان هەر ناوچەیەکی کوردستان گەرزەویەکەی هەڵکۆڵینی بۆ بکەن کۆمەڵە شوێنەواری تیاعدۆزینەوە بەپێ ئەو هەڵکەوتە جوگرافیایی کە کوردستان هەیەی دەبینین کوردستان چەند شوێنێکی شارستانی کۆن بووە هەر ئەمەش نیشاندەری ئەوەیە مەبەستم لە شوێنەوارەکانە کە نیشاندەری ئەوەیە کوردستان زەوی شارستانیەتە و بوونی ئەو شوێنەوارانە چەندە گرنگە پاراستنیان دوو ئەوەندە گرنگە لەگەڵ کەیفی مستەفا بەڕێوەبەری گشتی شوێنەواری هەرێم گفتوگۆەکەین بۆی بزانین گرنگیدان بە شوێنەوار لە هەرێمی کوردستان چۆن سوودی لێ وەرگیراوە بەخێر هاتی کاک کەیفی سپاس بۆ ئامادەبوونت لە کوردستان 24 بێگومان وەک ئاماژەم پێکرد کوردستان هەر بستێکی ڕەنگە شوێنەوارێکی زۆر بکرێت بدۆزرێتەوە تایە بە کنەوە پشکنی و ئەوەیشی کە تا ئێستا کراوە لە ١٤٧ پێم وایە شوێنەوارمان هەیە لە کوردستان چۆن توانراوە سوود لەو ١٤٧ شوێنەوارە وەربگیرێت زۆر سپاس بەیانتان باش دیارە لە هەرێمی کوردستان هەر وەکو ئاماژت پێدا لە قسەکانت هەرێمی کوردستان ناوچەیەکی گرنگی شوێنەواریە لە زنجیرەچیەکانی زاگرۆس و دۆڵی میزۆپۆتامیا ئێمە لە هەرێمی کوردستان لە دوای 2002 دەستمان بە ڕووپێوی شوێنەواری کردە لە سەرتاسەری هەرێمی کوردستان و ژمارەیەکی زۆر نزیکەی 6,000 پێگەی شوێنەواری تۆمار کراوە بێگومان لە ساڵانی پەنجاکان بە دواوە تا دەگاتە سەرەتای حەفتاکان لەلایەن دەستەی شوێنەوار و کەلەپوری عێراقیش کاری ڕووپێوی کراوە بەڵام هەتا ئەو کاتە تەنها 2300 پێگەی شوێنەواری تۆمارکرابوون ئێستا ئەمە گەیشتنێتە 6,000 پێگەی شوێنەواری و بەردەوامیشین لە ڕووپێوی شوێنەواری و تۆمارکردنی ناوچە شوێنەواریەکان دەربارەی ئەوەی ئێمە تا چەند سوودمان لە شوێنەواریانە وەرگرتەوە وە گرنگی شوێنەوار چییە لە ژیانی گەلان و هەروە لە هەموو ڕووەکانیەوە بێگومان ئێمە بەهۆی ئەو دۆخانەی کە هەرێمی کوردستان واروەها ئیدارەی شوێنەوار لە هەرێمی کوردستان ئیدارەیەکە ئەگە بەراوردیکەی بە ئیدارەی وڵاتانی دەوروبەرمان ئیدارەیەکی گەنجە ماوەی چەند ساڵێک ینی پێم وایە 20 ساڵ بۆ ئیدارەیەک زۆر کەما چونکە پێشتر لە سەردەمی ڕژێمەکانی پێشووی عێراق تەنها بە شێوەی مفەتیشیە و چاودێرێکی شوێنەواری تەعامل لەگەڵ ئیدارەی هەرێمی کوردستانی شوێنەواری کراوە و بە شێوەیەک لە شێوەکان بەنیەتی خراپ ڕۆڵی هەرێمی کوردستان ئەو پێگە جوگرافیەکە پێویستی کوردستان بۆ فرامۆش کراوە و ئەو ڕاستیانش کە لە بواری کاری شوێنەواری کاری لەسەر کراوە پەردەپۆش کراون و ڕێگە نەدراوە کە هەتا ڕۆڵی خۆی لە کۆمەڵگەی نێودەوڵەتی بە جوانی بین. زۆر باشە کاک لوتفی تێگەیشتن لە شوێنەوار لە هەرێمی کوردستان لە چه ئاستێکە بۆ ئەم پرسیارەکە مەبەستم لەوەیە کە ئێمە هەرێمێکی فرەپێک هاتەین جۆرەها ئاین و ئاینزامان هەیە هەر ئاین و ئاینزاکیش لێرە شارستانێتی خۆی هەیە بە درێژایی مێژوو لێرە بوونە بێگومان شوێنەواری خۆیان هەیە تا چه ئاستێک تێگەیشتن هەیە لە پارێزگاریکردنی ئەو شوێنەوارانەی کە پەیوەستە بە ئاین و ئاینزەکانی دیکە جگە لە ئاینی ئیسلام کە زۆرینەی خەڵکی هەرێمی کوردستان ئاین ئیسلامە ئەو پێکەوە ژیانە چ کاریگەریەکی هەبووە و بوونی ئەو شوێنەوارانە چ کاریگەریەکی هەیە ئێمە بە جیاوازی پێکهاتە ئاینی و ئیتنیەکانیش بە هەمومان شارستانی تێکمان هەیە لێرە شارستانیتی ئەو شارستانێتی کە لە کوردستان سەر هەڵدا مڵکی هەموو لایەکە لەوانەیە هەرێکەشمان بەپێی ئاین و شێوەی قەومی خۆمان دابوونەریت و کەلەپوریش تایبەت بە خۆمانە بێت ڕاستیش تایبەت بە خۆمانە بێت دەربارەی ئەوەی چۆن بڵێن کار لەسەر ئەوە کراوە لە هەرێمی کوردستان بەڕاستی دەربارەی ئێوە ئێمە یەکێک لە ئەرکە هەرە گرنگەکانمان پارێزگاریکردن بە لە کۆی کەلەپور و شوێنەواری هەرێمی کوردستان بە هەموو پێکهاتەکانیەوە چونکە لای ئێمە دەربارەی شوێنەوار و کەلەپور هەمووی بە موچی گەلی کوردستان لە پارچەی هەرێمی کوردستان دەزانین بێک چاوسەیری هەموو دەکرێت ئەوە نییە بڵێن جیاوازی لە نێوان ئەوە بکرێت هەرچەندە ئێمە لەوانێ وەکو ئیدارەی شوێنەوار لە هەرێمی کوردستان هەندێک تێبینیمان هەبێت لە هەندێک هەرس و کەوتی هەندێک پێکهاتەی ئاینی یان ئیتنی لە هەرێمی کوردستان کە بە شێوەیەک لە شێوەکان خۆیان زیاد دەکەنەوە و ئێمە ئەمە بە دروست نازانین و لە هەوڵی ئەوەشدا دەبین لە ئایندەدا
کە مؤسسەی شوێنەوار لە هەرێمی کوردستان مؤسسەیەکی گشتگیر بێت و خۆشی پێناس و ناسینی شوێنەوار و کەلەپور هەر بەو شێوەیە کە ئیسەرجەم خەڵکی ئەو ناوچەی گەلی ئەو ناوچەیە بەڵام ببێ گومان ینی پارێزگاری زۆر باش کراوە ئەگەر ئێمە تەماشای ڕابردوو بکەین کە بنیەی ژێرخانی کللتوری و کەلەپوری شوێنەواری لە هەرێمی کوردستان بە تەواوی فرامۆش کرابوو بەڵکو هەڵیشتە چێنراوە لە ئەنجامی ئەو شەڕ و ناکۆچیانەی کە لە ناوچەکەدا هەبووە و بە تایبەتی پرۆسەکانی ئەنفال و ئەوانە زۆر کاریگەریان هەبووە لەسەر پێگە شوێنەواری و کەلەپوریەکان لە هەرێمی کوردستان بەڵام ئێمە لە ماوەی ساڵان ڕابردوو توانیمانە تا ڕادێکی زۆر باش هیچ نەبێ ڕێگە نەدەین کە لە ناو بچن و پارێزگاریان لێ زۆر باشە هەر کەمێک لەمە بەرکە جەنابەت لەگەڵ من دەست بە گفتوگۆ بکەیت بینێری راپۆرتێک بوون لە زیقار تەنانەت ئەو پارچە شوێنەواریانە بە قاچاق ئەبرێت دزی ئەدزرێت لە شوێنی خۆی جوڵی پێکرێت ئەبرێتە شوێنێکی تر ئێمە لە کوردستان تووشیا و حاڵەتە نەبوونێت جگە لەوەی کە پارێزگاریکی تەواویش کراوە دەمە بڵم وەک ئاماژەت پێکرد کە حکوومەتی هەرێمی کوردستان لە بواری شوێنەوارە حکوومەتێکی گەنجین و پێویستمان بۆی کە ئەزمونمان هەبێت چەندێک هەوڵتانداوە لە لایەن ڕێکخراوە نێودوڵەتەکان یا ئەو وڵاتانی کە زۆر گرنگی بە شوێنەوارە دەن ئەزمونێکی باشیان هەیە سوود وەرگرن چ بۆ لێکۆڵینەوە چ بۆ کنەوە پشکنی بۆی کە باش شێوکی سەلامەت دەریان بێنن هاوکاریەکان چۆنن ئێمە پەیوەندی زۆر باشمان هەیە لەگەڵ زانکۆ پەیمانگە نێودەوڵەتیەکان و هەروەها لەگەڵ ڕێکخراوە پسپۆریەکانی بواری پارێزگاریکردن وەروەها کنەو پشکنین لە بواری شوێنەوار کە ساڵانە زیاتر لە 30 تیمی شوێنەواری لە هەرێمی کوردستان لە سەرتاسەری هەرێمی کوردستان کار دەکەن بێگومان ئێمە سوودی زۆر باشمان لە هەم لە ڕووی زانستی دەربارەی کاری کنەوە پشکنین هەروەها ڕووپێوی شوێنەواری سوودی زۆر باشمان لە توانەکانی ئەوان وەرگرتەوە و ئێستا خۆشمان توانیومانە کادیری زۆر باشی شوێنەواری پێ بگەێنین لە سەرتاسەر هەرێمی کوردستان لە ئێستادا ئێمە ئەگەر هەندێک ئیمکانیاتی تایبەت هەیە لەبەردەستمان دەبێت تیمەکانی خۆمان دەتوانن ئەو کارانەی کە ئەوان کردویانە ئێمە ئێستا کادرەکانمان دەتوان ئەم ئەرکانە ڕاپەڕێت زۆر باشە ئەگەر بە ژمارە ئاماژەی بێ بکەین ئێستا لە هەرێمی کوردستان 6,000 زیاتر زیاتر پێگەی شوێنەواریمان هەیە ئیتر هەر لە قەڵاو قولە و پرد و ئەو شوێنان گرد و هەموو ئەمانە دەمێ بڵم لە هەرێمی کوردستان کام ناوچەیەمان هەیە کە خاوەنی زیاترین ژمارەی شوێنەواریە و چەند گرنگی پێدراوە چەندێکیش گرنگە کە لە ڕووی گەشتیاری و هەروەها وەکو ژێرخانێکی ئابووریش ببینرێت ئێمە بەپێی ئەو ڕووپێوەیانی کردومانە لە هەرسێ پارێزگای هەرێمی کوردستان و هەروەها لە ئیدارە سەربەخۆکان بەهۆی ئەوەی کە زیاتر کاری ڕووپێوی لە ناوچەی دهۆ کراوە لەوێ زیاترین پێگەی شوێنەواری لە ئێستادا تۆمار کراوە بە دوای ئەودا پارێزگای سلێمانی دێ و ئینجا پارێزگای هەولێر بەڵام بۆ ئەوەی کە بزانین ینی بە تەواوی دەبێ ڕووپێوی سەرتاسەری هەرێمی کوردستان بکەین چونکە ئەو ڕێژەیە کە ئەو ڕووپێویە کە کردومانە لەو ڕووبەرانە باسمان کرد نزیکەی سەدا 47 هەر پارێزگایە بەشێک لە ڕووپێ بەردەکەوێت لەو ڕووبەرەی بەردەکەوێت کە چەند پێگەی شوێنەواری تێدا تۆمار کراوە کاک کەیفی من لە لێدوانێکی جەنابەت ئەوەم بینی کە باسی ژمارەی ئەو تیمانە دەکەی کە سەردانی هەرێمی کوردستانەکەن لە وڵاتە جیاوازەکان بەو ژمارەیە سەرسان بووم ساڵانە ئێمە بەو ژمارەیە سەر حەزەکەم خۆت باسی ئەو ژمارەیە بکەیت ساڵانە چەند تیمی بیانی سەردانی هەرێمی کوردستانەکەن لە چ وڵاتێک سەردانەکەن ئەگە بڵێم لە ئەوروپا و ئەمریکا و هەروەها یابانێ و بە شێوەیەکی گشتی لە ڕۆژئاوای زەوی لە زۆربەی زۆری وڵاتەکان ئێمە تیمی شوێنەواریمان هەیە و ڕێکەوتنمان لەگەڵیان هەیە بەپێی یاسای شوێنەوار و کەلەپوری هەرێمی کوردستان کە ئێمە کار بەو یاسایە دەکەین دەبێت کۆمەڵێک مەرج هەبن لە هەر تیمێک کە دێت کاری شوێنەواری دەکات لە هەرێمی کوردستان بەڵام بەهۆی ئەوەی کە لە ڕابردوودا هەرێمی کوردستان ناوچەیەک بووە کەمترین کارە ڕووپێوی شوێنەواری و هەروە هەڵخۆڕن شوێنەوار تێدا کرابوو لە ماوەی ساڵانە ڕابردوو بەهۆی ناجێگیری دۆخی وڵاتانی دەوروبەرمان تیمەکان کە هاتنە ئێرە سەرسامی خۆیان دەربڕی بەڕاستی بە گرنگی هەرێمی کوردستان لە ڕووی شوێنەواریەوە تا بەڵگە شوێنەواریەکان ئەومان پێ دەڵێن کە هەرێمی کوردستان یەکەمین پێگەی دروستکردنی دروستبوونی
شارستانیەتی میزۆپۆتامیا وەکەوەی کە لە راپۆرتەکەش باسی ئەوە کرا سۆمەڕ و ئەوانە کوردستان ئەو ناوچە گرنگەیە کە ڕۆڵی گرنگی هەبووە لە بنیاتنانی شارستانیەتی ناوچەکە و ئێمە پەیوەندی زۆر باشمان لەگەڵیان هەیە هەم لە بواری کاریکردنەوە پشکنین واروها توێژنەوەی زانستی و ئەنجامدانی کۆنفرانسی نێودەوڵەتی واروها وەرکشۆپ و ڕاهێنان و پەیوەندی لە هەموو بوارەکانی زانستی شوێنەوارناسی لەگەڵ ئەو تیمانە و لە سەرتا لە ئەوروپا بەگشتی و هەروها لە ئەمریکا چەندین تیم هەروەها لە یابان یعنی لە هەرێمی کوردستان کاری شوێنەواری دەکەن و ساڵانە لە 22 تیم هەتا دەگاتە 30 تیمی شوێنەواری لە بواری هەڵکۆڵین و ڕووپێوی و هەروەها ڕاهێنان و توێژنەوەی زانستی لە هەرێمی کوردستان و لە بواری مۆزەخانەکانیش. باسی ڕاهێنانت کرد بۆ تیم کە تیمەکانی شوێنەواری ڕاهێنانیان پێکرێ ئەکرێ زیاتر باس لەوە بکەین کە ئەو تیمانە ژمارەیان چەند کەسە ساڵانە چەند جۆرە ڕاهێنانێک ئەبینن تاوای ڕاهێنانەکان لە هەرێمی کوردستانە یاخود دەوڵاتانی دیکە بەشدار ئەبن و دەچن سەفەرەکەن و لەوێ ئەزمون وەرەگرن و دەگەڕێنەوە چۆنە ئەوە بەشێکیان لە هەرێمی کوردستان ئێمە خولەکان دەکرێنەوە و بە سەرپەرشتی پسپۆرەکانی خۆیان و ئێمە بەپێی ئەو پێداویستیانەی کە هەمانە لە بواری پسپۆریەکان کە دەمانەوێت ئاستی سکێلی فەرمانبەرەکانمان یان شوێنەوار ناسەکانمان لە هەموو ڕۆکانەوە بەرزکەینەوە بەپێی ئەو داخوازیە ئێمە ئەو جۆرە خوڵان دەکرێنەوە و زۆر زاریش پێویست دەکا کە مەسەڵەن وەرکشۆپێک یان ڕاهێنانێک لە دەرەوەی هەرێمی کوردستان بێ سەردانی ئەو شوێن دەکەن. بەڵێ ئێمە سوپاس دەکەین بە ڕێزکەیفی مستەفا بەڕێبەری گشتی شوێنەواری هەرێمی کوردستان میوانی کوردستان 24 بووی سپاس بۆ زانیاریەکانت بۆ ڕوونکردنەوەکانت. سپاس.